چانی هل چی که خشکی 1987 17 ايلول دا از دایکم من دبیجی توی دمی دا کدی سات طیارت رژیم هاتن شار دکر و اوه دکر امرای وین چونش کفته که و توش کفته که و پیدا بیا و کو چی رو کاش لای دایکم و با من هات یکوتن یعنی خواست بیشم دیسا هبونا من جی یکم روزش دایگبونا من جی اش کفته که و پیدا بیا یعنی جیانا خو خردم رو چه خوشکه که واسه ندید یا همی جی بونس بش اگری و چنده کو بابه مبتنه پیش مرگه بوده یا نبویا جاش یا نبویا خوب فروش یا نبویا والات فروش جلان هزار که ویدمه کو پیشمرگه د شورش دابون بابه من پیشمرگه بو ما من تویدمی دا شهید بو افتشته همی کب سر مهاتیت گندارا بو نتشیان بهیند نوا باجه را دایان که حتی مالامه چه باد نوا مالا گدا شید بی توی مالا جی و کو سزایت تونش لرجما بحث و هاد وانه خارنج برمه کو سر دریاد گل مگری تویدمی دا پکفتنا پیمن از توش بوم کو و کو گل جرات بیجم از بویمش زحیا شورش کو تلقیحات و نبوینه چتش تگد چیان دا دیسانجی پشتی کو هم چوینه ججنی کان تمنه من بیجم لویره کسالک بوه چند بو بیرا من ناهد دیسا از بیجم و کو خون و خیال و هزر و چیروشله مالواتی نگورن بێکەس نووری عەبداڵ دوای ئەو هەموو ڕوودا و بەسەرهاتەی قوتابی ماستەرە لە بەشی میوزیکی زانکۆیوانی باکووری کوردستان قانونژەنێکی دیاری شاری دهۆکیشە بێکەس لە دوا سەردانی بۆ دهۆک وەک هەموو جارەکانی دیکە سەردانی کەلا نزارچێ دەکاتەوە لە دیوار و دەلاقەکانی بە دوای ئەو چیرۆکانەدا دەگەڕێت کە سەر تاپای ژیانیەویان گۆڕیوە حتی نهاجی هر ده هزرامن دانه اف چیروکه تایبت کاریگری یکم مازن مجبر کم وابه خونه دید یا دایکامش بو من دایکو بایک دایکو باب هر تو کن جبروی یکی جهر کو گوتنه که دایکامن هات یا گوتن جبو من چه بشوان دمه اس نوستم حتی که 15-16 سالی خو از برسینگه ویدان نوستیمه اف چیرو که بو من گوتن حتی نهانجی گلک جاران دکوه من داد جاره کادی دنگی ودته و وان چیرو کان کارته کرد نگا گلک آمازن سر من کرد جبو خواندن آمن کو بخوینم جبو مشاعرت من هستت منت موزیکی هنری کو بشم پتر داهنانت دا بکم جبوش گل هر تشتکش هر میاجین گرنگتر بو من اسنها بو نمونه اف تشتب سره من داهاتین و سره بنامالا من داهاتین از کسی کش خود کرد پرورتر نابینم از خود دانم کش مکرد پرورتر پارچە ڤیدیۆیە کە لە پرۆسەیان فالماوەتەوە ئەو دیمەنانە نیشان دەدات کە لە کەلا نزارچێ پیاوەکانیان لە ژن و منداڵەکانیان جیا کردوێتەوە باوکی بێکەس یەکێکە لەو پیاوانەی کە لە ژن و منداڵەکانی جیا کراوەتەوە دواتر وەک دەیان کەسی تر لە سێدارە دراوە و بۆتە دووەم قوربانی بنەماڵەکەیان دوایەوەی براگەورەکەی بەر لە ئەو لە پێشمەرگایەتیدا شەهید بووە
اف چروکل بیرامت مینن کو اف جیانا کو ام تدا در باز بوین لگون داشت گفت داود گل یا و سبب همی پیشمرگاتی یا باب من ابتنه دو کرن خویت مازن عبدال و باروش جید گل خو کرنه پیشمرگه هشتا تمین سنه لیا خدا و جیارا و زاروکت خو برسی تهلان اونان دا پیشمرگه اگر پیچه با دیو دا عفو جیدای هاتی نکلا نزار کت کلا نزار که جی نخوشی و بری نجیج نکان و بحر کل ویری جی باب مسیداره جیدا ابرو که جی اوه افزارو فهم نوکت داد بینن و ریز جی افت لوان کسان هتا گرتن اوت کو خواد گیری وەکو هونەرمەند کاریگەریەکە یەکجار زۆر سەر من هەبوویەش بەروەیەکێژی تانەها چەند ژەنینا من یا ئامیر قانونێدا یانجێ نویسینێکێدا چه هەلبەستێک بیت یان هەر شێو تشتێکی ئەدەبی بیتن کارتێکردنا تراژیدی گەلە گالمەگیری مرۆڤ نەشێتن مرۆڤ هەر یە کەیف بیتن وەکو هەر کەسێکی بژیت و گەرنژین سەر لێوێن مرۆڤی بیتن ئەف کارتێکردنا هەنێل سەر من هەبوویە کەمتر لە 3 ساڵ بەسەر ڕاگواستنی ئەو خەڵکە لە کەلا نزارچێەوە بۆ کۆمەڵگایەکی نزیک شاری هەولێر تێدەپەڕێت سەربازەکانی حکوومەتی عێراق دەکەونە بەر شاڵاوی خەڵکی ڕاپەڕی و کەلا نزارچێ وەک یادەوەریەکی ناخۆش دەمێنێتەوە دواتر بەدەیان خێزانی گەڕاوە کە بەشێک بوون لە قوربانیانی پرۆسەی ئەنفال لە کەلا نزارچێ جارێکی دیکە نیشتە جێدەبنەوە چهارده فوزا صورت بریده لە ساڵی 2009 بڕیاردرا کە لە نزارچێ وەک بیردانێک بپارێزرێت و ببێتە ناوەندێکی بە دۆکۆمنتکردنی ئەو جینۆسایدانەی بەرامبەر بە گەلی کورد کراون بە تایبەتیش پرۆسەی ئەنفال گوهدار سەلاحەدین شێوەکار و دیزاینەرە ماوەیەکی درێژ لە تاراوگە ژیاوە سەرپەرشتیکردنی کەلا نزارچێ ئەوی هێناوەتەوە کوردستان اف پروژه هزراوی بو جارائکی سیدا عادل حسن گل خوینا بو از البرلین بوم بیگ و ما السروی مثلا آخف سروی جهی آخفت سر تاریخ قلانزار که آخفت کا پیتیوی چلی بیتن چکود گلک جدرت سر انفال دا تیتا بحث کرن وکو مرحله هشتی یا انفالا الویر بدوماهی کاد بو و ویگاویجی باجر دهو که مازم بو تقريبا يكاتيا تناف باجيري دا تناف يعني نانيزيكي سنتريه بس حساب ناف حدود بلديه دهو كدا وافاجي يعني شانسا كي مازن بو دهو كيجي وشانسا كي مازن اجي كدا افكار ساتا ني تجبير كيرن بنايات يدرس تجي حتى حدا كي هاد بو خراب كيرن توي فتره بشتي سر هلداني خلقی آوارتی و بو یعنی اوید گنده تو خراب کرین اویجی که مهمه که مروفش بیر نکتن یعنی دو مرحله گلک مهم دا یعنی تو وقت انفالی جدا دویری وجیا بون و پشتی گنده تو هاتین خراب کردن و سرهلدان چه بون جاره کادی هر دویری وجیان پترش 250 مالا بون و از بینم پیتویاوی و ماناوی گلکیات خدمتا
باجر دهوکی دا و یاد خدمتا کردستان دا و یاد خدمتا تاریخا ملت کرد شوکی گشتی و اف کارسات مازن لاتیا کردن سیمبوله که گله که یه ریالیسته و یه واقعیه مینتن. پرۆژەی بیردان کە لە نزارچێ وەک پلانی بۆ دانراوە لە چەندین بەش پێک دێت هەر لە جێڕانەوەی چیرۆکەکان بە شێوەیەکی هونەری تۆمارکردنی ڕووداوەکان لە سەرزاری شاهێد حاڵەکان و هەڵاوێرکردن و پڕبەرکردنیان بە شێوەیەک ئاسانکاری بێت بۆ کەسانەی بیانەوێت توێژینەوەی ئەکادیمی دەربارەی جینۆساید و بە تایبەتیش ئەنفال ئەنجام بدەن بەڵام هەموو ئەوانە بەهۆی قەیرانی دارایی کوردستان ڕاوەستاون. وی بیناتی به گریه هر دیواره که شوی تقریبا تابلوه که هر جوره که شوی اتمسفره که دتته یه ترسه اتمسفره که دتته یه اف ترسابری که چه بوی اف مساحت چه بوینو و پتری یعنی بوچونت ما کودی پتر وکو بینات وکو خومینیتن اف مرحله که اول مدرس بکریجی اوکو خرابتر لنا ايتن ما تقريبا الجال هندا مهندس يت معماري ويت مدني يت بارزگاه دو كي ما يلسرشول كري حتى كو بازدا بو 20 ساده ما انجام داي و پشتينگ اف كتينت نافي ازما مالي داو پاراستنی کەلانزارچێ نۆژەنکردنەوە و چاکردنەوەی دیوار و ڕێڕەوەکانی سەرنجی ژمارەیەک سینەماکاری کوردی بۆ خۆی ڕاکێشا بۆەوەی فیلمێک بە ناوی بیرەوەریەکانی سەربەر دروست بکەن بەوا مانجەی یەکێک لەو جێگانەی کە ڕەمزی کۆمەڵکوژی گەلی کوردستانە تێکەڵ بەکارێکی هونەری بکرێ و لەو ڕێگایەشەوە بپەڕێتەوە ناو بیردانی مێژووی مرۆڤی کورد. قلا نزار که سرکه او کو بو ما قلا بحثی وقت لابراتوارک کار آنی بود. اوا قلا وقت سمبوله کی بود جبو کارستا انفاله و هر وها قلا نزار که بو یک پرچه جیانا خلق منطقه هرج دست پی که قلعه نزار که وکی کاراکتره که خود ناف سناریو دا نشاده یعنی هم او جهه کو گلک مثلا انفال و گریدای خلق اینای بره خلق الویری هاتی کشتن هاتی عذاب دان و هم جی چیروکا مبخواجی دا وکی اوفیسا چیکرنا وی فیلم انفاله وی گروپ کو فیلمی چیکن اوانا وکی اوفیسا کار خو یا روزانه کارینه فیلمی بیرەوەریەکانی سەربەرد چیرۆکی کەسێک دەجێڕێتەوە کە یەکێکە لە قوربانیەکانی پرۆسەی ئەنفال و پاشان دەگەڕێتەوە کەلانزارچێ تا فیلمێکی سینەمایی دەربارەی پرۆسەی ئەنفال دروست بکات. دیمەنەکانی ئەو فیلمە لەو چیرۆکانە وەرگیراون کە لە کەلانزارچێ ڕوویان داوە. باشه بشیر مادام تو وی که زانی تبو من اف میدانه تجی کمپارس زالام کریه چه؟ هزار سپیدی وره درکت یه لید گردم بلکه بینت فرکه همیا فرکه ها؟ فرکه برای چلی کم است؟
يعني دما ما سيناريو فيلم نویساند بقال قرباني انفال را قصه کرد کسی مالبات وانا انفال بگون وندا بگون بیرانی وانا دچون دهاتم و قلای و دهاتن گریدان جبر ویجی ما گوت دوی لوکیشنا سرکه و داره و چی روی داجی او هر دو فیلم چکر اف جیه بویه سمبولا دما بعثیاد ببو جیه ظلمه قتل عامه و اونا تیم و داره استودیوی که سینمایی چه دکن یعنی دست به جیانه که نو دکن سلام ابو زور سپاس با دست تهات خوش بن افرو کار دماهی کار صباحی دم جبر هشتی سپیده ادویتر هین همیل بری آماده بن از باورم جی کو گلک فرق نینه او چیروک الفقل القلعه دیت الکردستان نفسی وان چیروکایت هاتی رویدان یعنی این عندنا خلکی که زندانی کردن و اعدام کردن و کشتن بنوعکی من حاول دا کوان چیروکا گهداری بکم و هندکی شوانات نافوان ناف وان دیمنت کود ناف فیلمی دا هین یت هاتین دیار کردن لید تشتکی کو وی قلعه فیلمی و پتر گریدان و کاراکترها سرکیا فیلمیه سنوره او که کو باب ویجی همام سرهاتی ناف قلعه وقت انفالا هبیه و بشرا ام بینین کو او وکی لگریانه که بو وی چیرو که تید ناف قلعه و وی شیوی از چیم بجم قلعه همی لایانا وکی کاراکتره که ناف فیلمی دا هاتی دیار کردن قورسایی چیرۆکەکانی ناوکەلا نزارچێ و کاریگەریان لەسەر هەست و ویژدانی مرۆیی فیلمی بیرەوەریەکانی سەربەردی لە چەندین فستیڤاڵی نێودەوڵەتی کردوتە خاوەنی خەڵات. ئیبراهیم سعیدی کە فیلمەکەی مۆنتاژ کردووە لە یەکێک لە فستیڤاڵە بەناوبانگەکانی دنیاش خەڵاتی باشترین مۆنتاژی وەرگرتووە. کاریگەری ئەو دیمەنانەی ناوکەلا نزارچێ ئامادەی لە کەلەکە وەک کارەکتەرێکی بەهێزی ناو فیلمەکە بە هۆکاریە و خەڵاتە دادەنێت. کاتێکی کە ئێمە باسی ئەنفال دەکەین لەو بەشەیدا کە فیلمەکە دروست دەکردرێ بە وەسیلەی دەرهێنەرێک کە لە ناو فیلمەکەدا دەور دەگیێڕێ ئەم بەشە بە هۆی ئەوەی کە سەرچاوەی ڕووداوەکان لە ڕووداوەکانی واقعەیەک بووە کە لە ڕابردوودا لە ناو قەڵادا ڕوویدا بوو بە بڕوای من هەست بە زوێنتر بوو یعنی بە بڕوای من ئیحساس و عاتیفەیەکی تێدا بە وجودێنە کە لە بەشەکەی چیرۆکی داستانەکەدا بە بڕوام تێیدا نەبووەویان و هەرەوەش پێم وابێت دەبێتە هۆی ئەوەی کە پەیوەندێکی عاتفی زۆرتر دەگەڵ جەوی ناو قەڵا و ئەو کەسانەی کە دەناو قەڵادا بە عنوانی ئەو کەسانەی کە پرۆسەی ئەنفال بەسەریاندا تێپەڕیوە و زۆری لەو کەسانێک کە دێرە دابوون و دێرە ڕاڕۆیشتون و پەشتی ئەو نەگەڕاونەوە شاید بڵم ئەو مەسلەی هەڵبژاردننی باشترین مۆنتاژی بۆ ئەو فیلمەش لە یەکێ لە فستیوالەکاندا تا ڕادەیەکی دەتوانم بڵم ئەمەش بێتاسیر نەبوو بێ کە دوو هەستی تۆ جیاواز لە ناو فیلمێکدا خەریکی ئیشی لەسەر دەکەی و دەگەڵ یەک تێکەڵی دەکەی ئەمەیانە. پاڵەوانی فیلمی بیرەوەریەکانی سەربەرد حوسێن حەسەن خۆی و بنەماڵەکەی یەکێکن لە قوربانیانی پرۆسەی ئەنفال کە گوندەکان لەو پرۆسەدا خاپور کراوە و بۆ دهۆک ڕاگوێزراون. لای ئەو چیرۆکەکانی ناوفیلمەکە و ئەو چیرۆکانی ئەو لە سەردەمی ئەنفال بینیوێتی لە یەک دوور نین.
زیندوکردنەوەی هەستەکانیشی لە بەرامبەر ئەو دیمەنانە لە کاتی ڕۆڵجێڕانی لە فیلمەکەدا وەک ئەو دەڵێت لێک دوور نین. حشت و هفته درستی امید هاتنی دهوکی و اکمال چکو گند من نزدیکی دهوکی بون دست به که خراب کردم گند خراب کرد صوتم ام هاتنی دهوکی بری هنگیش از پول دهوکی بون مس متخان تلویره چه بجنی متوسطه متخان بس دماغو انفال چه بوی نکو از بجم یعنی هسته که گله که از بجم کو کسی که سیاست مدارم تعامل دیگر به نقطه نکریه بس وکو کسی کل دهو که دی انفال از شیم بجم ویدمی یعنی ناوه که گله که بترس بو و یک گرام بو یعنی وقتی تدگوت انفال هچه که تو بحث تازیه کت که یعنی تازیه که دی گله که نزدیکی ته اف چنده گلک زاکیرام داتین و تشتکی که چه جاش بیرام ناچید وقت اف خلکش قلع دره خستین از بروش کی نبون بس ال سی کی بون وروجه ال سی کی بون همید زیلا بون زیلت عسکری دابون و در زیلا قپات کردون من تشتک گلی بو من گلی بو گویی دمو اول بروش کی راحتین خلک بروش کی اویدی بود هاویتن یعنی باجان کو سامونه و چیپ سابوت هاویتن یعنی اول تصویر یک براستی چجارا من ندید بو بس گوتنای بو بینه کشجا سرم در ناکوی پاراستنی ئەو شوێنەوارانەی بەشێکن لە جینۆسایدی کورد چەند پێویستن بەرجەستەکردنیان لە کاری هونەریدا پێویسترن بۆ پاراستنیان لە بیردانچی مێژووی مرۆڤی کورد و لە هەمان کاتدا بۆ ناساندنیان بە کۆمەڵگای مرۆڤایەتی. Vêrê da gelek karasatê mezin çêbûn û pêtiviye neê ji bîrkirin û ji ber dijî ji bîrkirinê em kar dikeyne di vî projeyê de Kurdan da nexaşiyeke gelek mezin heye ew jî bîrkirin yani Kurd milleteke ez dikarim bêjim tarîxa xwe ne dûr û nêzik zû bîr dike yani ew eşkalê tên serê wan ew xirabiyê tên serê wan nexaşiyê tên serê wan zû bîr dikin yani tiştê em sînemayê de hewl didim bikin avayekî nivîsandina dîrokekî ye dîroka îro û ya du